سكاي دام رجال ويدساني أماوي فوقا وقما كام عزيز ويبينا شانياوي فوقا وقما كام عزيز بيان بينا شانياوي فشودي اشتانا وطلقيان ويجياني شوليم فشودي اشتانا وطلقيان ويجياني شوليم كمان فراوان عزيز ويمان وكولي بەنامی خوای گەورەی وینەرە وەشەویستەکە بەرنامە و هەوار و هەورامانی هەر یاگێ هەندێ سڵام و خوای گەورەی تاوە نەبوو وێما بە وەشحاڵ و بەختەوەرزانمی کە ئیجاریچێ خوای گەورە عمری ئەمانە تشپەنە بەخشامێ و جارێتەر بەیمێ خزمەت و شمەی وەشەویستی ئازیزە گەرەکمانە ئیجارە تەوەر و بەرنامەکەیمانە با سەر و ئا واردەمەنیا کەرمێ کە جەهورامانەنە بە درێژایی وەرزەکە و وهاری و هامنینە وشکریان و زمسانێنە وریان و پسە شەوچەرەی یا پسە سەوقاتی دریان و بەکار ئامان وەشەویسە باس چا بەروبوومە کەرمێ کە دلێ باخەکە و هەورامانینێ وشکریان و شێواز و وشکردەکەیشە و شێواز و وەرگێرتەکەیشە و شێواز و ئانەی کە ئی بابەتە واردەمەنی چەنی دروستکرێنی و چەنی وەرگیرێنی و چەنی وشکیچکرێنی چەنی مابیدی پشت بەخوای گەورە بەرنامێ و وەش و بەپێس پێشکەش و شمەی وەشەویستی کەرمێ الله خاني وجعنا لي على كم داخل كيف الرسول غير عزيزي يعني ئامێن مێ خزمەت و کاگ یونس ڕەحیمی جە دەگاوەشەکەی هانە و دنی کاگ یونوزیان ئێمە بە وەشحاڵزانمی خزمەت و جەنابیتنە سپاس پێی دەفەتێ بە ئێمەت بەخشا سپاس پێی جەنابی تا خێرامای جەنابی تا کەرمێ پێی دەگێکێمە پێشەکی بسم الله الرحمن الرحیم خێرامای جەنابی تا کەرمێ کە تەشریف تا ئاردەن پێی دەگاکێمە دەگا و هانە و دنی خێرامای بەنامەکەی تا کەرمی بەنامە و هەورامانی خێر بێ دەسەر و چەمامە وەشپەنە حاڵێن بکە جەناب تا تەشریف تا ئاردەن خوا بێ بیشەڵا ئێمەش زیاتر وەشحاڵێ بینمێ کەی نامی خزمەت و جەنابیتنێ کاگ یونوزیان گەرەکمانە باسێ جێ چا بەروو بوومە وشکریاوە کەرمێ کە وهار و هامنێنە خەڵک وشکشکەرۆنە و ئیتر پەی پاییز و سمسانی ئیتر پەی شەوچەرەی بوو پەی میمانی بوو پەی دیاری بوو پەی ئەچی بابەتاکە ئیسیفادە شاوەنەکەیونە و وریۆ حەسکەر و سەرتا باسی ئانەیما پێکەری چی دەگاوشمەنێ چە بەرووبوومێوە فرێ هین و ئانەینەکە جڕابردوونەوە جە ئیسەیچنێ وشکریۆنە و ورگیری و یەکەم ئێمە ئیدەگا ئێمە فرەتەر کە مێوە ما زیاتر بۆ هەنگورینێ زیاتر هەنجیریچمانێ هەنگوریچمانە هەناریچما هەنێ وەزیچما هەنێ کە پێی وشکردەی دیارە ئێمە هەنگورەکەی کەرمێ دوێر بەشێوە بەشێش وشک کەرمێش بە هەچکچی پێی زمسانی ئەتر مەسەرانە کە ئایلەوچیوش بۆ پێسە جەناب فەرماوە ناچێنەوە کوڕا و ئینیشا قۆم و ئەقرەبان بەش شمەمێ باقی تەریش ئانەشەکە زیاڵەن و ورە شمێش ئینە پێسە هەچکچا ئیسە پێی نمونای مەسەروبانی یانە چوچی ماردنێ وشکی ماکردێنێ ئیسە خزڵاتر تەما وشکێ با ئیستا مەنە نیشا ئینە پێسە چوچا اینجا پێسە وەزایچ وەزیچما هەنێ کە مارمێ شاوە مەسەل ئەتر ئەگەر زیادێ با ورە شمێش ئەگە زیادی نەبا دیارە یان نەمازمێ شاوە پێی چەرەسات و زمسانی نە مەسەلەدا مێمانێ بێ چیوێ بێ مەسەل بەکار شامانی من نیێمە شار پێی مێمان و چیوی نمانێت تفیچما هەنێ تفیچ چنمێوە ئیسا ئەغڵب خەڵک بە
وەسایلا ئەمانە نەگێرا شاگەرمەوە مەسە تاکنمەشا سەرە وتفەکە ئەغڵب گرمێ شاوروان نەگنا زەمین فرەتەر پیسێ با پیسێ نەبا مارمێ یا گرینمێ شاکەرمێشا بە دۆشا و تفاژ ماچاتر بەرمێ ئەغڵب فرەیشە بەرمێ بازارە نەورەشمێش ویترە باقی تری چمەنەوە وێ ما بەکارش مارمێ چەنی مەسەل کەرێ چەنێ هەنگوێنی چەنیان و ئاچیوە ساعبانە منیای بەشەرە پێی واردەی و بەکارش مارمێ پێی واردەی کاگینوس هەر پاشێوازە کە باسما کە دما و هەنگووری کە هانودنی بەناوبانگەنە بە هەنگووری بە دەرەجەی دوێ گێرا ئێمە جەدەگا هاندنی تفی زیاتر بۆ جەگر چێوەکە وشکردیونە و وەرگیریونە شێواز و وەرگێرتەکەی تفی چەنینە ئایا گرت فێوەش بۆ پێیانەیە کە تۆ ورشگیری وشکشکەری بەڵێ دیارە تفی دوێر جۆرێ تفیما هەنێ ئێمە سەپێن وونێ وێما هەنێمە یانەنێ دوێر جۆرێما هەنێ ورشاگەرمێ بەعزە شاکەرمێ بە دۆشا کە عرضم کردی کەرمش دۆشا و پێی بەکارش مارمێ یا بەعزە بەرمش بازە بەعزە ژورەشمێ بەکارش مارمێ پێی ساعبەنێ پێی واردەی بەکەرێەوە بان و عشیواوە وری هەتا بە ڕووتی جووری هەر بە جیایی دۆشا و خەڵک ئەغڵەم مرمانۆش مەسەر پێی ئافرەتوچیوی ماسافرە خاستەرا مەسەر پێی نەوەشی ئافرەتوچیوی زیاتر بەکارش مارا دۆشا و تفا ئینە بەکارن مارمی دۆشا و ئافرەتەرانی و تفا ئینە ئانەما هەن اینجا هەچکوچی چما هەنێ چکچی فرێچمانێ ئەغڵەب و ئی دەگێما ئەکسەریەت مامیوی ماهەنەوە چی وشکێ کەرمێ بەکار شامارمی ئەتە بەعزێش ماهەنمە وەزی ماهەنێ و ئایشاج بەکار مارمی ئینە هەناریچمانی سە من پێسەوێم باخی چمان هەناری چمانێ و تفی چمانێ و هەچکوچی چمانێ هەنگووری ماهەنە مەسەر پێ ئینمونێ ئەتر ئەکسەریەت و دەگێکێمە هینە ژەن هەچکوچی شاهەنێ ئی هەچکوچا بەکار مارا وشکشکەرای سەپێ نمونەی منمێ تەماشە کەرمێ یانە سروبانەکە وێمە کە فەرماکردن هەچکوچی تەماشا کردی بە چەنیشا بەکار مارمی وشکشا کەرمی وینیشا دمایی پاک شاکەرمێ تر دەندە هێچکوچێن ئەندە پاکێنە تۆژینە داین تەبیعەتم لەسەر کە چێ هەچکوچا وەری ئانە پاک و پوخچە شاکەرا یانەنێ کاگینوس باس و هەچکوچاو کرد ئی هەچکوچی هەر ئەپاسەکەشمە مادیشاوە بە هەنگوورەکەی کە گەرک تا وشکش کردی ئایا هەر بە بۆڵە بۆڵی نش کردی یا هەر جیاش کردیەوە دنەدنەی ئیسە هەن بە هەوشە من یۆشرێ وشک بۆ بە هەچکوچی هەنیش مەسەرن بە شێوازە تا دنەدنەشکەرەوە و جیاشکەرەوە و ئەپی شێوازێ کامشا خاسترەوە کامشان نەجاحەتێ زیاتر مارۆ پێیانێ و کامشا تام و ئانەشن کە وەشتر بوو من پێسە قەدیمی ئێمە ئیسە دیارە پێسە قەدیمی بەکارش نمارمی حقیقە ئەوسا قەدیمی ئێمە قازانیان یێنێ سەر بوڵەشکەرێنە بوڵاوەشکەرێنێ بوڵاوە ئاوێ ئێوە قڵێ یەکسەر کە ئی هەنگوورە نارێنێەوە هەوشەکەی کێشێنێت لێ ئاوەکێرێ ئاوە گەرمەکێرە یەکسەر بەرێنێ سەروبانی ورژ وزێنێ وەرو چێشی وەروانێ زووشکە بێ ئێمە ئیسا هەرمانەی بەکار نمانوێ ڕاستە ئەیسا ڕاست هەنگوورەکەی مارم بە پلاسکۆچی و ڕاستەخۆ من پێسە شخصی وێن بەرو سەروبانی و بانی مسەلاحیە وەرە ژزمێ ئەتم مەدەوە وشکە بۆ ئیسا پێی نمونەی دمایی تەماشەش کردن ئینشەڵا کە وینوێش کە چەنی وشکە بوو کاگ یونس گر هەنگووری پێی ئانێ مشیو کە تۆ ورشگیری وشکەشکەری یا هەر هەنگووریەوە خاسنە یا ئانەی کەشمە ماردێژ تایبەتەنە ئاهەنگووری ینی هەینە واردە وێتانە یا چۆگە بەجۆ جۆکا یا سیسە بێنە یا خراپیای خراپیانێ ناخێر هینە واردەینە هەنگووری خراپی جار هەر وشکە مەکریۆ هەنگووری چەرمێچما هەنە و سیاوەچمانە هەروی هەر بەکار مەیا پێ وشکردەی ئیسە پێی نمونەی دمایە بەروبوومیە وێنمێ کە تەماشکردن هەنگووری چەرمێچما وشکەکردێنە و سیاوەچما وشکەکردنێ دیارە ئاهەنگوورەکە وشکەکریۆشم هینە واردەی بوو ئەندادمایی کە هەچکوچە کاشبەری بازار کابرای پاشەوە گەرەکی نییە گێرە ئەگەینەوە واردەی بۆ ئەگەر ئەوێ کیلۆواتمی 2000 کەرەگەرە و 4 کەرو 5 کەرو ئەپاسن فەرقشاهن بەڵێ کایونس چێوێتەریش ئەگەر هەن کە چە وڵتر وەچە ئیسێج هەر باو بێن و جە هەورامان و هەورامێکی بەردەوام ئی بابەتە ئی میوێشا وش کردێنی و بەکارشە ئادێنی پسە هەڵوچا پسە شێڵانە کە ئینیش هەر دوێ میوێ بێنی کە بەردەوام بەفرەیی ئینە پەی چاشتی بەکاری ئامێنی زمسانێنێ دیارە ئێمە هەڵوچێت هەر هەڵوچێت تەکناش تەکنی پێسە چیوی تەری نییە دیارە ئەگەر جناب تا شارەزاییش تا هەن چاوازێ هەڵوچە تەکنی شکنیشەوە دارەکەی هەڵوچەکەی ڕێزا و
کۆشکەریەوە ماری هایکی وروگزی سەروبانیە و وشک بۆ شێڵانێش وێژە ڕێزۆت تەبعشانە شێڵانە وێژ ڕێزۆ ئایکی ماری زیاتر شێڵانێ تەبعشانە کەمێ سێبەری نەبوو خاسەرە وشکە بۆ ئینەکە جوان وشکەکەی جوانتەرە ئازەردایی و لەزت شەپ منەوەکە سێبەری نەبوو خاسەرە بەڵێتەری کە بە وەرە تا وشک بوونە و ڕەونەق و جوانی و تامێوەژەن ئێوەش سێبەر زیاتر سێبەری نەبوو شێڵانی زیاتر تاوەرە تا بۆژم لێرە ڕۆناقەکەش منەوە تا تام و لەزەتی چەوەش سەرە جە سێبەری نەبوو بەڵێ دەستچەم وەش بۆ یا دەستەوەش بۆ سپاس بارانی گیانم لەی نشینەکەم آخر عزیزم ماغام دەڵێنیانی وەکسیوی وشەویسا بەرنامەکەی تا بەرنامە و هەوار و هەورامانی جە درێژە و بەرنامەکەیمانە ئامێنمی دەرە و زەڵمی کاتێککە ماچی زەڵم یەکسەر تۆ ماچی هەنجیری چکە زەڵم و هەنجیر دوێ دوانەی پێوە کە جێی جیامە باوە و ئیسە هەنجیر و زەڵمیچ جەبازارانە یۆنچا واردەمەنیا کە بەناوبانگە ئامێنمی خزمەت و پێوە ڕیشچەرمەی ئامێنمێ خزمەت و پێوە کە هەر کەس ڕوێ ڕوا ڕەفاقەتش کردە و ڕەفیقیش کردە و جەجە شارنە جە کەشنێ ئینە کە من ماچوش دەم و ڕەفیقەکاوی وێشە ورم گرتن و ژنیانم پێوەن کە ئەگەر ڕەفاقەت و چەنی کرد هیچ کات پەشیمان مەبیوە پێوە ئەگەر پێوەرە بلێ پێکەشی ئەگە تۆیش کۆڵ ناری ئاو جەبەشەکە وێژ کۆڵۆمۆپەنێ پێوە دنیا دیدێ پێوە بە تەجروبە و بە ئەزمون ئایچ کاک عەبدوڵڵا شەریف زەڵمی کابڵە یانفرەوەش حاڵێنی خزمەت و جەناوی تەنە ئامێن مێ خزمەت و جەناویت چی یاگە فێنکێنێ چی دەرە وەشەنێ یاخوا بێبی گەرەکمانە باسێ سەر و ئابەر و بوومە هەورامیایە کەرمی کە وشکرێنێ و بە درێژایی وەرزەکە و وهاری و هامنی و زمسان و پاییزنە خەڵک پسە شەوچەرەی و پسە سەوقاتی و دیاری پێشکەش و خەڵکی شاکردێنێ هەورامێکی و بەتایبەت کە ئیسە ئیمنامێ دەرە و زەڵمینە کە ماچی زەڵم یەکسەر ئەشۆ سەرنج و پێلا هەنجیری بلو گەرەکمانە باسێ سەر و هەنجیری ماپەی کەریت هەنجیر چەنی وشکریۆ چە مەوسیمێنە یاوە پەنە و چەنی وشکریۆ ئەگەر یاواپەنێ شم وەڕێنە هەنجیر هەچکام تەمام یاواز چیز بیان ئانێ وشکەری هەنجیر کاڵە و دەروشی مەوە بەتەمێنە و یاوا بوو کاشم هەنجیر تەمام یاوە تەمام سیز بوو اینجا وشکی بە هەنجیر دەم بۆوە تەقوە دەم بۆویش تریش ئەپی لە پۆرتاو چینچین مێشرێ پێی لە پۆرتا دەم داوەکە دەم پلیشی بە ئەنان جیرکەشی زەڵمی ئەشانینە هەنجیر کاڵ بوو وشکەرە بچۆ بۆ نادە هەمەمەنەوە بەس ئەگەر یاوا و تەمام سیزبی تێ جاوەختە وشکیشە وری بزی بە وشی دەش بین و سێبەری وەرەتای فرەوە تایشی نەگنەوە کابڵە ئێمە چی دەرە زەڵمینە چن نوعی هەنجیری ماهەنی و کامێشا دەردەوە ئانێ وەراکە وش شاکری و ورشاگیری فرەکەر خاستەری هەنجیر و وشکی زادە هەنجیر پێ مەجموع قەیسەری وەشە هەنجیریچ ئی دوێ فرەتەر پێ وشکی خاستنی یعنی هەنجیر فریمانی بەغای ما هەن ئەجلسیای ما هەنی کۆچی تەری هەنی حەوهەج هەنجیری هەنی بەڵام هەنجیر و وشکی فرە پێ وشکی دەرەوەرە خاز بوو دەرەجێک بوو شانجی و دەدە هەنجیر پێمە هەنجیری قەیسەری دەدە هەنجیر یعنی شانجیری مشو پیارێکە وشکشکەری ئادا هەنجیرە دەدە وشکی وەرە هەنجیرە شانجیری فرم هێما شانجیری بەڵام هەر ئان ئەشم خاڵ یاوە سید بوو جاوش شەری هەنجیری هەر هەنجیرە وشکی بۆش خاڵ یاوە بوو دەروانەوە دیش بازارە پێورەتەی پێ وشکی بە وشتی سید وشک بوو
ئی هەنجیرە کە وشک کردی و واسمی ئەشۆ کەنیشۆ دارۆیا وێژ ڕێز و کەنیشە و هەنجرا چینی پێورەتێ واژین پێ بازاری دمایی وشا چینی هەچکامێ فرە یاوێنێ پێ وشی هەرکامێ فرە تەمام نەیاوێنێ پێ بازاری ینی مەبنیەقیا ئەی کەعبڵا شێواز و وشکردەکەیشا و وەرگێرتەکەیشا چەنینە وشکردەیشە تقریبا هەفتەوە زیاتر زەمینە نەبا وشی با بێنمێمی دەست شێمە چەند وشاڵنی پۆنی پەرە خاوشکی وشتیش بی ئێتە کوشاکەی بێتەوە یانم نێشارە تا ئی وەختا پاییزێتر پاییزەتر بەڵێ پاییزێتی یانم نێژارێ ئاوتێ پاییزێ چنگڵە بوو سوودگێ بوو قەولماوێ گەرمەکەنی پێشاو وەختە ئاد چەقنی ئاوەکێرە و بە سوودگێەوە هەنجیرەکە و لە پوتوچەوەکە گرت وەختە پاکی نەمشلێ باوە عین و تاڵەکنیاوەکەی اینجا منێش لێ سوودگێ تاوە چڕکەرا پۆکە خاچاسێ اینجا بەتانیەوە یاویرێ فەوەتانەگە چەرچەپێ ناسک یاوی سەو بەتانەگەچرێ وشامیتر ئی چەرچەپێ بەتانیێ ئادی شاشانی ئاردی دەچاپوزی سەر ئەشاشانی پۆرە و هەنجیرەکە و ئێتم وژنی شۆ وژنی شاو هەنجیرەکە ڕوێ دوێ ڕوێ بارداوە بە اینجاکەی شاد لێ دەبێ بێلی هەچی بوو بش لە یاتر زمسانی تا ئان زمسانی شانی باشە بە شۆشەرێ بەڵێ کابڵە ئەوسێ بەعزە چێو هەن کە ئیسە هەن نەبیێن پسە سەلاجەی و مجەمیدەی و ئی بابەتێ نەبیێنێ پێی شێواز و وەرگێرتەکەی و ئیسێ ئیسە خەڵک هەر هەنجیر بەتەڕی وەرگێر و زمسانی وەرەش و ئەجۆ ئیسەکەندەن تۆ بەڵام ئا سەردەمە چەنی وەرگیریێنی ئیچێوەکە زمسانیشنە نەخرابیۆنە و منۆی چۆ و ئیجا تام و لەزەتێەوە تایبەتش هەبێن سەردەمەی کەدینیش هەڵیزیە ئی هەڵیزێ وەختی وێشکێشێنی دار تا وەخت هەنجیرا پاییزێ ئی هەنجیری فولکەرینی هەڵیزی هەنجیری بەرەکەی بەچینی و ئیتر نەر وشلی ئەجێنێ ئەدیسەکنیێنێەوە هیچ چاسەنی ڕاحی نەبێنێ اینجا ئی لە ئێڵی دیشێ بەرارینی بەرەکەرە بەنێ بەچەقۆ بڕینی حەجۆ بڕین و بەراری بێ میێمانە ئەباسە جا شەلاجە گوچی ئی هەڵیزی هەڵیزانە پۆست نەبێن لێ پۆسینێ بەڵێ ئەپاتە بگرینێ هەنجیرە نەکرابی زمسانیشە پسە شەوچەرەی و هەنجیرا ئۆتا خورماوی چوو کەم بی هەنجیر لە دەرگایکاری بینێ یانەسانە چووە هەڵیزی پن هەڵدی ئەمجی نێرێ پێ زمسانی پێ تەمامی بەڵێ ئەپان و عیبرگیرین کابڵە بەیمێ سەر و باسێ تەرجێ هەنجیری کەماتاش بەنە لە پورتی ئی لە پورتی چەنی وەشکردی و ئای هەر هەمان هەنجیرە یا جیاوازە یا شێواز و وەرگێرتەکەی و دروستکردەکەی ئینەی چەنینە هەر هەمان هەنجیرە بەڵ ئی هەنجیرە ئانن دەمەوە قەلیشیۆ تەقووە دەدەوی نمەوەرە نەوشکی نەورەتێش یەکەم جار چینێمە یەکەم جار اینجا چینێمە ئاچی نیرێ چین بەچین تا ئەمە لوێت چینێمە دەرێ هەر هەنجێ تەقووە دەمتەرەک بوو پێ هەناری پێی لە بوتی ئەچانە بوو یعنی شۆواشمی تەقابەوە و یعنی نەرم بێ بوو یاوان دەمەوە ئەی ئینە پسە ئەوی هەر ئاردوچی وشکردی و شێواز و وەرگێرتەی فەرق مەکەڕ هەر عین و ئاوی هەنجیرەکە فەرق مەکەڕ ئیسە ئینە پێی نمونەی هەنشا دوێ چینێن هەنشا یەرێ چینێن هەنشا کەمتەر فرەتەر پێی شێوازی وشکردەکەیش درێوە وشک بوو کە تو ئی چینچینەیە گردی ئەپاسەمەوە سەروی یارە چوار ڕێمەی وشی بێن ورش دڕێ چێدە منواچی نیرێ ورێن پۆدی مەکەێتە حەدەمە ئیدی چینە ئەودیم چینە تامە لوێت چن چینی بەرێ هەن دوێ چینە هەیەرە چینە هەندە چینە مۆرێ ئەمە لوێت بەڵێ ئایش پاسەن ئینە فرێ بازاڕی نییە پسە هەنجیرە وشکەکەی چێ بەزینە هەر پسە پەیانەی بوو پێ چکە بازار لە کەمتەر ئین و عچێوی وینیا تا پسە هەنجیرە وشکەکەی کە پاشێوازە هەن کەمتە وین بەد ئێ فەرنەزە دیاپەی وادێ تا ئێ هیچتا هەنجیرەکە ئێ وەشەرە نەوەتە تەمان وەشکریە پێواردەی زمستان یاوەتی چەقێ ماری پاتیاواشە پچشکەری پچشکەی تێکی کە وەردەمینەشە بەرە وەرە حەد فەلەزەتیچنی هەنجیری شەئی لە بۆتی بەڵێ کابڵە بەدەرجە هەنجیری دەرەو زەڵمینێ واردەمەنیە کامی بینی کە پسە هەنجیری ئای هەر وشکریان و زمسانیشنێ وریان و بەسەوقاتی بریان و پسە شەوچەرەی چەنی بەعزە چیویتەری وریان و ئیسفادەکەیان ئەوسەی
پسە ئیسە ئیگرمیوە و حازرێ نەبیێن بازاڕەنێ ئەگە چێوێ بێ بوو هەر ئاچێوە بێن کە هەورامەکەی جە هەوراماننێ وهاری و پاییزێنە و زمسان هامنێنە وش شاکردن و زمسانەکە نەواردن شاوێ موریج هەموڵسیاوێ هەموڵسیاوی هەموڵدەری هەر نوع عێژە وشکریو ئاش هەور وزێنی وش شکرێنمێ بەس کچا هەر ئەین هەنجیرەکە ئاش بەد هینە بەد ئا شورینی شەو دومەتی مەکریو بەس شورینی مەشە وشکە بێ و نی زەرفێکیوە و عینی بەس زمسانی ئاجۆشن ئەی وەزی چەنی ئانەیەکە ئەو سەی تا ئیسێ ئەی واسمێ بێن چاواردە منیا کە هەمیشە قیمەتیە بێنەی وەدیچ هەر ڕەنیژ و تەکنیژ وە وەردەکەی ئالعالێ و چینی شاوە تۆکڵەکەش لابەری و سەوبانە وشاوی تا وشی وەپۆختە وشی بی ئای عینی جیبی ئەو ساکە هندی هەڵیزێ بەردەکەیش هەمووشکی هندی هەڵیزە وەروانەی جوچوو نەوەڕەشە هەڵیزانە بینێ تا حد عین ئەنجیلەکە ئایچێ بەقە ئیسە هایکرا گونیە منیاتە ئەوسای نەمەنەوە وەردەکەیش کابڵا بە دەرچی بابەتا کە باسمان کردی چی دەرەوە زەڵمینێ چیشی تربیەن مەسەرەن چیت لێ باخاو زەڵمینێ کە ئەپاسە وەرگیریونە و وشک کردی و وەڵا وامی جبێنی مەتەقیمە هەر کەم وامی ژبێنی وامیش هەر وشکریێنی هەزمسانی هەتا چەقالی کەشی هەرامێنی وش شاگەدێنی لی ئەو مەکی وەنەکەوێ هەر وشی کریێنی بەزمسانی ئینیشە بێنی مەتەقیمەنێ بڵێ ئەی پسە شێڵانی و هەڵوچەی و هەڵوچێشمە ئەلعاتەوان کەڵەکانی یاوێنی بازی بەڵێگەنێ سەوان یاناوە هەرنی بینی ئەلعان خۆدی وچی نیێتەوە ئابانی وێ هەڵوچوش بەردی بڵێ وتماشای مۆفق نێ باوشە هەڵوچی ما بینی ساڵ فرێفرنامی هەڵوچی ساڵی پێشی بناچێنە بینی پڕی هەڵوچی ڕەنگا 20 هەڵوچە وشکەدی بازە بڵێ هەڵوچی بینی شەڵانی بینی ئاچە وشکیێنەوە هەر عینی چی شەڵانەکەی بس آرشا مكيا آرشا مكيا بس هذا وش شاكري وش شاكري بيجي شاشو بيجي وادو عنيشو کابڵا ئەگەر بەراورد دەکەرمێ بە مەسەرەن ساڵانی وێردەی چەنی ئیسەی ئیچێوێ ئیسە هەر ئەپێسەمانینەوە وشکریایە ئیسە خەڵک فیر و ئانەی بێن کە حازر نە بازار سان و شۆ خەڵک بە دوێ جۆرگای فیر و حازروەری بێن و تااقەت و ئی سەرکویایی و سەرچێرایشە نیە وشکەرە و ئاردیشانە و بارە و یاوە و دەست دەوەنە و مەزان و بەرە چیلاوە ورشگێرە و چۆلاوە واڕەش و ئەولا و چێونەوە ڕوش و ئیسە ئیچێ منێنێ یعنی پیشێوازەیە پێسە دوو نەمەنێنێ پێسە ئەوەش ئاچی ئاوەڵی بێزن نییە ڕاستەما یەنەشە وەڵا ڕاستە هەن تااقەتوانەشە نییە تا ئای بزما و چوی کەڕ و ملو دوی یەرێکی لە بازار بزانە بەرە منەوە بەس ئیسە فرە لە دەگایەکان فرە و یانە وەشکەرە وێش پێی وێش هەنێش مەسانە پێسە من وێم مەسانی پێ ساڵە بەش یانەی ما وشکەونەوە تەما بەدەک منە وەڵا ئایشکەم بێنەوە بەس کابڵە ئایا ئاچێوەکە ئیسەی نابازان و حازر خەڵک ملۆ وەروش و سانوش و وەرۆژ ئاتام و لەزەت و ئانێش هەن کە تۆوێت وشکشکەرینە و وێڵزانی چەنی ڕنیەنت و چەنی وشکردن و چەنی ماریشە و وەچەنی یاونانت ئانەیە کە ئیسە بای سەر و سفرێەوە وەریش و یا پێشکەش و مێمانێ وەشکەری نەخەر حەجیتام ئانی وتەمەوە نە هەڵوچە نە شێڵانێت نە هەنجیل نە وەزیت ئیسە وەزی مانە یەرێکی لە 10,000 دێمە حال باشە بە هەزار یەکم نێنێ نەک بە 10,000 ئاتام و ئی وەزێ و تام و ئاوەدا فرەش فرە تاوی هەنجی وشکەی و تام و ئاهەنجیرە ئاگەیە حەفرە فرەکە نەخێر حەزی تام ئاهەنجیرە وتەمەوە ناوەڵاجی تەماجەوتەمەوە شەڵانی بازانە مینارە ئەغڵب بین دێنێنە کرموچیوی دەمە بێ وش بکەدێنێ ساڵ ڕەنگا 5 وشکەدێ با شەڵانی پوختێ و عالی و جوانی و ئەیشانیا و پوختێ و نەعیچ کابڵا شێڵانی ماچوو بە دەرجێ بەعزێ واردەمەنیەتەری ئیسواسمێ هەنجیر بوو هەنگووری بوو یا هەرچێ بۆ تفی بوو تۆ شو سەروبانی وەرورتایی وەی نشکەی بەس ماچوو شێڵانی ئەشۆ سێبەری نەبوو چی ئینە هۆکارەکەش تێشاکە ئینە شەڵانی پێسە سیاوە بوو وەرتاویەوە بوو وەرتاوی داوە سیاوە بوو شم یان نەبوو یا سێبەرێک یاگە سێبەری بوو وشەکەی من شەڵانی مەتۆی بانویانە وشکەدەی وەرتاوشە نەگرێت بەحاوت هیچ نەبێت ئێستا چەنە بە مەلی زەد و جوان و عاد و پوختە سیاوە بوو نەعیچە بەڵام وەرتاوی داوە نەفرێ سیاوە بووە دەرەوی نمەر وادە و چی سیاوە بوو پێسی گەنێنە کابڵا یوتر چاواردەمەنیا کە ئەوسە فرەفرێ باو بیان و فرەفرێ ژووریان و هەریانێەوە گێرا زیاوجە ئەندازە و حەد و وێش
این و ئەواردەمەنیشە زەخیرێ کردێ بە پاشەکە و دووسی با پێویش ئای شەلەمینەوە دوی نەبیێنێ کە ئەوسەی گێرا پسە ئیسەی برنج و ئینوعە بابەتێکە ئیسە هەنێ نەبیێنێ یا ئەگە بیە باش فرەفرەکەمی بێنی خەڵک چەنی ئینەش دروستکە دەن و چەنیش وەرگێتن ئایج وەختی وێش مستەکریمە گریانە سارە من دەتەنەی گەنمش جارە گیرنی پەساوەری دەتەنەی گەنم پەساوەری بەڵێ برنج 15 دەروێ سەرە ڕێ برنج بێن ئای یا ثیابی یان سوور بەڕبوو چرم جژنەکانی بەجیتەم جژنا جژن فاسرم هەن نێن بەخوا لە دەگایکە زووکە هەر ماشی ماشەربەیمانیا ماشەر بەڵێ ئەم ماشینی کە اینجا فاسولیە ئێتر هینیش دیونە شەلەمینیچ گریانێ تە ئاژاڵدار بێن زەڵمەنێ بە تایبەت دەڵ وێمە یانە چەنە بێن 50 سەری حیوانیش بن یانی بزنن بابات حوش ماشاءالله قليوه شعبي حوش قليوه شو نقي مش قليوه شعبي بەڵێ بالواقع قناعة من كذا انه لا دقائق من اعضاء بناي حيوان شعبي ما يبذيو تكال عتب قلت يا باش بيش اعضاء بن قل يعني وكيلو شلميناش جيتنا بس كيلو ديوناش جيتنا بلاش من شوف بيانا بس قال بيجي بيجي قال بيجي يبيش وني اسا قال هاره نقاس هاره بيبولو شكيت بەڵێ قال ويش بينش دو ويش بينش دیونە شەیمینە فرە گیرەوە تەمام ینی ئیچێوێ کە زمسانی نەواردێنێشەوە گردش ڕەنجەشان و مانیاوی وێژ بیان کە پاییز و وەهار و هامنێنە دەستش ئاردن و وشکشکردن کردکە وێژ حتا یاوە فەر و ماشە شەرمەی دەشتە فرەکەری ماشە سیاوە فرەکەریش پێ چاشی نار تەماتی وشکەری تەماتی پسێسە نەبی دە و لە سەلاجە بەتەڕی بە وشکی ئێمە ئەچێگەمە بەیانە ماچی پەشەوە بێن بە سەوی ئارەمە سەوی هەنجیرات تەماتی شەوێ پاکشی ئەیمەژای باکشکردن شووری شاو پختنیژای ساڵەکە بەیانەتا ئەو دەست و تاشا تاشا مشورە چاقەیە بینە چاکەینە گدی و سەوا فەختاوە یاوینی شاو وشی بێنێ من چاشانی بێ تر یانە چانە بیان دوێ باری سەوی هەسەرات بەری پەنجوەتەی ئان تەماتی وشکەری پێی زمسانی بامیان پێکری وشکەری ئەوسا کارەبان نەبێ سەلاجە و چوو نەبێ هەری جاشەگرێکی زارکردنەرا و کەشیچ جنینیشا وشا ئێستا وشەی بزمستانی جێبدە نەبێ ود بە جنینی وشاکە ئێستا هەر عین زمستانی فولکەینی وکەی لە ئاوێک تا دێرە ئاوی گەرمێ هەر بینە عین تەرەکە ئایەچی ئانیش بینێ ئێتە پیچێک بەگەر وەهارە وەهار سێ نەبێ گەر وەختە میدەم بۆت نەبێ پسەڵ هەر نەبێ بەس پسە وشەینی ئایتە حادەوەی بەس پیچە وشی نەکردی دەدەنەوە پێ قیلانی دوای وشکردی بەڵام ئیسدی ئاوەختە پسە وشکەینی کوژی وشکەرینی نەری وشکەرینی ماشە شەرمە ماشە سیاوەیە کاکیان دوین و شەلەمین ساوەر برنج حەد بەگاڵنیایە سەرش حەکەمیش بێ نەبێ لە دەگایەکانە دەستەوەش بکە عەبدوڵڵاگیان مان نایمە دەستشەمەوەش بوو سپاس پێی دەرفەتی کە بەێمە بەخشا غريب خاف وانا شينك من ومحالة يا غام الريق يعني يا واني اختج بذني يعني بلي جا درێژە و بەرنامەکەیمانە ئامێنمی خزمەت و یۆجە ژەنە سالار و قەیمیەکا و هەورامانی ئایج دێدە سەعاتەنێ کە ئیسێ دەمی قسەکاوە مەشغوڵ و هەچکوچان و هەچکوچی وروستێنێ و وشکشکردێنێ و ئیسە ئیتر ئینای قۆناغێوەنەکە ئیتر خەریکا وشکی بێنێ و وەرە وەرە وشا یێرۆنە و پەی چەرەسات و پەی شەوچەرە و زمسانی دە سەعات سڵام و خوای وەنە بوو لێکە سەلام سەر چەمەکە خاسەنیش کۆر خێر بێدی سەر چەمەکەم خێر بە سەر چەمەکە حاڵە خواڵۆ خێر بە سەر چەمەکە ئامایمی مەشغوڵە بینی فەرماوەدە خێر بێدی یا خاسەر چەمەکە یاخوا وەشەبی خێر بێدی گەرەکمانە باسێجێ بەروبوومە وشکریاوەکە و
هەورامانی کەرمی فەرماوە و بە تایبەت ئی دەگاوشمە کە ئیسێ دەگێگێتا بە هەنگووری و بە هەچکوشی بەناوبانگنێ بەڵێ فەرماوە چه وەرزێوەنێ چ کاتێنێ شمە دەستکردی پانەیە کە هەنگورەکەی کەندێەوە و وشکش کردێ و ور وزی سەروبانیەوە و ئیتر بۆ ئانەی کە ئیسە پێسە سەر ئامان و بۆ بە هەچکوچی و پێ واردەی بشی و وەڵا ئەتر ئاخرومان گۆنەوەی ورش وزمێ ئەتە پاسە دەور و پانزەش منەوە دەیش ورش وزمێ و یاوە ورش وزمێ هەرچیستر بەرمی بازار ورش پێ هەرچیش بە پاو پێویستی بە پاو ئانەی جەگەتەکەی بەش و چەرەسات و زمسانی پاسە وشکەش یاوشە وشکەش کەرمێ و پاسە تر پختێ دمای وشکە بێت جوان جوان وشکەشکەر و شوور و شۆ و دمای ئەپاسە دەنەدنەی پاکەشکردنەوە وش دەمن و ئەتر ڕەتەر مۆژ وەرە تا وشکە ئەتر پێی چەرەسات و زمسانی چەنی تفا و مەژگەی پێی چەرەسات و میمانی و زاڕۆڵا و دێدە سعات وەڵی ئانەیسێ ئی هەچکوچی کە ئیسێ ئینە وەردەم و ئێمەنە و وەرە وستێنی بە جۆرێشەکە وشکی بێنی تۆ هەر ئەپی شێوازێ دنە شاکەری دمایی و یەکسەرکەری شاگوننی یا واشمێکەری شایاگەوە پێی واردە یا دمایی شووری چاوە و پێی واردە شور و شاوە ئەو بکردیان شور و شاوە و پختە ڕەتەر مۆشاوە تا و جاتر بر شاوەیانە وشاگیر و پێی واردەی کاتە واشمی کە ماریش و دلی مێوەدەی مەکێنەوە کە ورش وزی چەند ڕۆژ پەنەمشت عین تا وڵاتە یەک هەفتەی سەگەرما یەک هەفتەی نە هەفتەوەن ورم وستێنە وشکە بێنە ئەناتسینە ئاروگەرەکەم بداش بەر و ئترانە بەیانی پاکەشکر و ولاتەش بێ ئەپاسە جوان وی نەشکردونە و ورش دەبنەوە بە سینی ورش پاکەشکردونەوە تر شوورش ڕەتەر مۆژ وەرە تا و ئتر ورشگیر پێ زمسانی بەس جوان تەمی سەشکەر و دەنەدەنای پختێشکەر و ئەتر پێ چەرەسات و زمسانی چەنی تفا و مەژگای تێکەڵاوی پێ چەرەسات و زمسانی هەر پێسە چەرەساتی ئیسفادە ژوانەکەدا یا پێی چێوێتەری بوو مەسەرەن پێی شەربەتێەوە شەربەتێ کەرمێ شەربەتێ یا مەسەرەن بەجۆجا چەند تفاها ڕیش ئەوسە کوتەکەرێنی کوێنی پێوەڵای سە کوتەمە کەرم بلاتەش بۆساکەڕن ناوەڵای سە هەرچەنی مەژگە هەرچەنی مەژگەی و پۆسە منیەمە شەرە پێ چەرەساتی یوتەرچاچێوا کە ژەنی دەسێ باڵاژ هەن وەرگرتێ و دروستکردێ و شکردێشنە و حتا نیایسەری چشنێ شەلەمینەنێ شەلەمینەوە کردێنە ساڵ وەڵا جارێ هەڵای زووە ئەو بکگەر بە مهینێ خەزان کەرا ساڵ لای نەکردێنم ئەی وەرزەکەش دێر نییە ناوەڵاتر ئیسە وەختشا ئەی دوینێ دوینم کردێنەوە وەڵا چێشا دوینە چەنی کەری چەنی ئەتر وەختە وەختە هینتر ماسەکە ئارگرین و نەوشۆتەکەی و ئەتر گرین و شوژەنی و شوویلاتەژوین کرد و ئەتر یەرە چوار ڕێجارێ ئەو مەکو وەرژ واڕوو تا خاز هەز بۆەوە عالێ هەز بۆەوە و ئەتر چەند ڕێژگەرە کاتا ئەیدووە عال هەز بۆەوەی وەڵا ئەتر بە فەتایە هەتا منەوە تا ماگەج منەوە ئاوەختی تر تامژوو تاون بۆش وەشا دانە دووە کێژ وەشەنێ دمانێتر کە هەزبی وێ لێتر هەز بیە ماروشە بە پاپی ویستچێ وڵۆ شەشکەری و ماروشۆ ماو ئەتر ئاوەختی تۆ بەشی وێڵ بەم بازەش منێم جەمیدە و بازەش وش بازەش بەتەڕی ورشگیرم جەمیدنە بازەش وشکە کرد و ئەی شێوازی وشکردەکەی شەینا دمانێکە پەچیش وها پێسە لاتەش بێ هەر پێسە ئەپاسە هەر پسە شەلەمینی ئەپاسە تەنتنینە شاکەرون پەچیش و لاتەش بکچە پانشکەریەوە سەروا قەرەوێڵاوە وشکەشکەرونە و ئەتر ئارو دیمەش وشک بۆ سەوازی دوێ ڕووی دیمەش و ئەتر دیێرە چوارڕووی ئال وشکە بە و تر وشگیری ئەی هەڵوشی چۆ وەرگێتێنی پەیت لێ بامی و بانجانی و زمسانی وەڵا شەڵانەی وشکەکەردێنێ بەڵام هەڵوچی مانیەنی شەڵانە و چێ وشکەدەن ئەشو هەڵوچێ سانی پەیت لێ بامی و بانجانەکەی بەڵێ ئەی شێڵانی شێڵانەی وشکێکردێنی وەڵا ئەچارە یەک ڕۆدانێم وەرە تا سوراخەوەتر پۆسە بە شوسەی بەریشا بۆ وشکێم کردێنی تەماتێم وشکێکردێنێ و هەرسەر قەرەی وەڵاوە دێدە سەعات گیان بە حکم و ئانەی کە ژەنی وەڵتەر ئی نوعچەوێچە وشکردێنی بەڵێ بەڵام ئی
کار ئاسانی ئاروێ نەبیێن هیچ شێواز و مەسەلەن مجەمیدە نەبیێن سەلاجە نەبیێن پیشێوازێ یعنی هەر کارەبا کەمە بێنە یا هەر نەبیێن چەندی شاورگرتنی ئەپاس شێوازە کە زمسانی شەتاوە شەوچەرەی پێسە واردەمەنی ینی چاگێتەن ئاعانی ینی هەڕینێ بێنی پێن کێ بێنێ و ئێمە هەر بیان ماسەرسات باخما بیان ئەمە ئەڵام هەر وشکێکەری هەنجیری چوو هەنگووری چوو بامێ بانجانی گت سڵە ماوشکردن و ورماگەتەن ینی فێنکێ بێنێ ئانی هەڕێنێ بێنێ پسەی نەبێ پسەی سێفرە گەرمیج نەبێ ئاچێوێ کە وزێن دیشان لچیشینە ورشاگیرن دێ مەسەرەن هەر بلاتەر یا تۆرەکەی خامی یا گونیەوە یا گونی فێزمسانی ئەی ئیسێ مەسەرەن ها ئامێری واسمێ فێنەکەرەوێ هەنێ سەلاجە هەر مجەمیدە هەن بەشێ چی چێوە ئیسە وشک مەکری و گیرە هەر بە تەڕی پسە تەماتا مەسەرم سە بامیەی بابەتا هەوزالم وەڵا من الان حالیان وێم دوێ پلاسکوی بانجانی و پلاسکوێ بامێم هینێکەڕێن نیێنم دێم جەمیدەی وشکێ چمکەڕێنێ تر هەن وشکشگەرە کازمسانی و هەن تەڕژگەرە حەزجە تەڕین و زاڕڵی مەیاوە هەن شاوششگەرەکە هەن شاتەڕژگەرەکە یوتە چاچێوە کە هەورامانەنێ فرێ و ئانێنەکە پێسە شەوچەرە و زمسانی چەنی ئانەی کە بە تەڕیج وریۆ و فرە بەلەزت و وەشی چا تفینێ تفینێ شمە تویشتە هەر وشکردێنێ فیسم هەر وشکێکەڕێنێ و بەش و واردەی زاڕڵام نییە بەش سەرساتی لێم جەمیدەی و پاسێت هەر نییەنێ مەرە بەعزێشا ئەوشای ساباقی چاگرین و کەرو دۆشا و بەروش پێ بازاری ورەشوش ئەی کوتەکەری زمسایە دەچەنی وەنا ئەوسە هاوانی باچنی بە هاوانە کوتەکەرا تفی و وەنی تەشبی بە دۆڵە ناوەڵا من مەکەرو ناوەڵا کوتە مەکەرو ئەی دێدە سەعات گیان ئیسێ چەم و واسمێ ساڵانی وێردەیرێ ئیچێوێ ئیسە کریا یعنی وشە کریا یا کەمی بێنێەوە ئیسە خەڵک بەجۆ جۆرەکە هەر سواتی فیر و حازروەری بیان ئیسە یەکسەر ئانەی ناهەلا دەگانە هەر من هەر وەش کەرمێنێ هەر وەش کەرمێ هەر بەزم و جارانی هەر ئێمەز دەچوو ئەو سای بیرەوەریم بێ هەر پاسە هەر ئەپاسە حەچیم کردن ئەو ساچنیادەم چێچ کرد یان و تاتەچ نەواچمی هەر پاسەکە ئاردن و ئیسە ژەر بەردەوام وەڵا ئیسێ فرەتەر بەردەوامەنا ئەو سای بیان و تاتەم بیان شاباخ و چێمامە هەر بیان هەنجیری مشکێککردنی بلا تەشبی لە پۆرتی ماکردنی پێزمسانی ئاسەرە ساتی پایێزێتر گەرمێ بلا تەشبیکردن لێ ئاوێ گەرمێ و نەرمشلێ بێنێەوە و ئەوسا ئەڵام کەرێ شامانی بلا تەشبی سەمانی نیێنە سەر کەرمە شاتۆرەکەەوە منیە مێشارێ دەیدە سۆوەش بۆ یاخوا مان نایما و جەکاتی ماگرتی دەسوچەمە وەش بۆ یاخوا تۆش مەشغوڵ هەستەکا بۆ عال چ نەشاو ئیتر نەوەک زمسانێت ڕاماگنەوە یان تاشەرەساتەوە پاسە وەرمی شەوچەرەوە چەندی وەزا یاخوا دە سۆوەش بوو مان نایما و فرە مەنوو لەش و ساق بۆ یاخوا مانیاخۆ کاوڕم پێسەر نەبڕین دەخێر بێتی سەر و چەمەکان لەش و ساق بۆ یاخوا يا عزيزي يعني يا والي نذلي يا القراني يعني ملي غريب وانا سينا كم ذيتو زاري ما فرزيو يا ذليلي يا نو اخشوني ئێمە بەروبوومێ فرەما بێن منتەقەوە هەورامانی وەخت و وێشەنێ وەڵێنەی دەگێمە بارکریا باقوباقاتێ فرۆفراوانما بێن خەڵک تاوانش گرچێ وشکەر و هەرجەتفاوە جە هەنجیراوە جە هەر مێوەوەگیری جەبانجاناوە جە ڕەبگرتەوە جە دۆشاوی و جە حەچی تەمەناکەری پێ پێویستات و زمسانی گرچی وشا بێن گر لازماتێ ئیساش تفیما بێنێ ئەنواع و تفەما بێنی تفیما بێنێ بێپێشێ ئەسفەهانیە کۆمەڵەریە تارانیە نوعی شافرێنی بەڵام زیاتر کە ئینیشا بەکارمارە ئەرکێ فرەشا بێجارە گزی و باڵەکردای و پاکردەوە بنۆتوا و گیوا ڕوتنایە و
ئیتفا پاک و پختەور گەرین وەرەوە وشک شاکرێنی نەسۆچێنیش نازێنێ سۆچ ئیسە فرەتەرشا پرۆزیا وەرە تاویەوە وشکی شاکرێنێ و لێ مانێنە لێ هەڵیزیێنە هۆرشا گێرینی پێ زمسانی پێ ورەتێک کەم بێ پێ واردەی بەکار شارێنی هەر پاسە هەنجیریچ ئەنواع و هەنجیری ما بێ مەسەلەن هەنجیری کۆچەکاوی ما بینی ڕێژاوی ما بینی زەردە هەنجیر ما بێ شاهەنجیر ما ئەنواع و هەنجیرە ما بێ ئایچی پاک و پختە وەشک شاکرێنی وەرشاگرینی لێ مانینە وەرشاگرینی بە نەرمی منینە پێ زمسانی یعنی دۆرێ باڵاش بێ میوەی وڵاتی ئاوەختێ وەلێ ئیسە زیاتر ئیسرات کردو چیلاچۆلا ئەوماری و نسبەتێک کەم بژمەن جە وڵاتەکەمانە بێ ئاوی بێن سبب وشکردەی باخاو نەمەنەی فارای مەناخی ئاو هەوای گەرم بێن میوەکەش نەمەنن عن وەزی خەریکە ها تەمامیەتەوەی منتیقۆی منان نەزعیفن کزی بینی قوربان زیاتر ئیسە کووتوچی و بە کارماراچنی کودما بە درەخت و مرەختی خەریکە سەمەرەکۆی مەش خراپیە خراپی و جارا ئیچێوە لەزەتیە بێر حەزکردنی وەرش هەنجیر وەسای مەسەرەن تفی هەر شێوەگیری چام میواکە ئەی ئەو هەواکەی ڕەخسیا بێ سرد بێ ئاوە دەرجە حراتی پێسە نەبێ وڵات و ئێمە گەرمای پێسەی ئێستاڵیش نەدین پۆویشۆ یعنی گچی و خراپیە خراپی حتا وەزی پیشێنی هەر پێسە پیشە پیش نیش لێ بێشەنسکیاوە بێن و دەردۆ حیچی مەوەرە مەشکە کەژان نەگەرم بێن سەر و سی دەرەجی حرارەتیۆ وەزی خراپیە خراپی ئاوەختە ئاو هەوا ڕەخسیا بێ پێ ئیمیوا هوری شاگیرین و نەخراپیە و نەحیچیش و زەمسانی بە خەڵکی سفاشە نەکەری و چێوێ فرعال بێ ئاوەختە مناخەکەی گونجنابێ ئیسە مناخەکە مەگونجنوش ئیسە ئیگر کەرەسیچە هەنی وشکردەوە میوەی هەن بەڵام عەزیەتێ فرەش گەرە کاتا وشکشکری مێشکارە بە سەکارەباکە هیچ ئەپێسەش پەنامانە لە ئیسێ مەتاگەر ئەسمە وشکشکری تفی هەر پاسە عەرزم کردی وشکەشکرینی ئەشیا وەرو چلێ دێبیەوەنە وەرو چلێ هامنی نەرمە بێوە ئیجا کردنیش لێ چیوی لێ مانێ بیلاتەش بێ مانێ وەرشگرێنی بە نەرمی مەنێوێ زمسان نەبەرژانی نەخرابی و نەحیچ دەردوانەی وەری کە بە هەدیە دیاری بەریش پێکیش بری بووی ئەپێسە وشکی شاکردنی حەچی چی و بێ ئەپی دەسوورە وشکردنی وەرتاوێ بەڵام وەرەتاوێ دیاری کریا نەکەمیشە وەرتاوێ بێ سوچێ و هیچ مەفعولێ وەژ نەمەنێ وەرو چلێ دابیەوەنە لاش بەرینێ وەرو سایەکە چۆنیێنی شارێ دمایی کە سەر وەرانەی هەوا چیاج بۆ شاوەنە لاشا بەرینێ هەر ئەکسەرێت و چێوەکە پێست نەبی ئەپێسە هەرشا وەرتا و چلی دێوەنەوە پوختە و سایەقەش دابیەوەنێ هیچ چەنە نازێ هیچ شێوێ کە ژی و چەنە نەبی کرمێنە مەشولێ نەچێوێەوە مەسەر نەگە چەنەش بێ هیچ تەڕایەت چەنە نازی ئەپاسە بە ئاسانی مازیش کەرێنێژ لێ هەڵیزی وەرشگرینی پێزمسانی و بەکار ژارینی چێوێت لە زەتیش بیترا وەختێ نە وەڵا نەمەنن ئیج کاڵ بێنەوە کەس کەم تفیچناوە سە گێرا گێراوە ئەوسا گزی باڵی ڕژە دنێ دنە چنێ نیشاوە ئیسە ئی گونیە تووینی های گونیە لە لوەش پێکەرا گێرا چۆ خۆی سە پاکێنی تاوەختە گەرواچی بەڵام خەڵک مەکەروش ئەو خەڵکە نەمەنن ئاهەرمانێکەری واریداتی عالج بێ و پێسە پاشای ژیوی و ئەگەواچی هیچی چینێژ نەبێ معیشە گوزەرانە پێسە قورز نەبێ ئەوختە ئاسانکاری بێ ئیتفێ بەش و چەنی ئامێوە چێویشە بەس و زمسانەکەش کردین هیزمی عالج بێنی و تویش بێنی و هەڵوچێش بێنی و لە پۆرتیش بینی وەشێکەری لە پۆرتی جە هەنجیرە وشکیش بینی و حەچی شەوچەرە بێگرچی وش بێ وەختە ئیسە نییە ئیسە کێ باغدارم لەو بازارە نەچێمسان و وێرەگا بەرەوە پەیانەیە نەمەنن ئاخەڵکە ڕەسەنە کە خزمەت و باخی کردی و کللتور و هۆرامانی کردی و تراس و ئیمەنتقەیە نەمن ئیسە ئی گەنجێنەی بەعزێشان منینێ تا ساڵ 2 ساڵێتر 5 ساڵێتر ڕەنگە پێسە وێر و دماینێ هەر مەمن و ئەتەرنێتی هیچش ناستن خەڵک خێش دێنێ ئەتەرنێتی و منترنێتی و نەهۆش منن لە وەتەنیەتی و نەوەژ منن لا خزمەتی و نە کللتوری و حیچی و قوربانە بوو جارا وەخت و وێش ئێمە هەواری ما بینی هەواری ئانەی دوێنێ وەشەکەرینی ئیسە ژەن و من و ئیسەیە پێدا بێن هەر مەزانە دوێنێکی چەنی کردی و ژەنی سەرێ بینی و سەلارێ بینی و حالی بینی نەمن ئیسیا چەند نسبەتێکم لە دەگایەکان لە فرە زەعیف منن کەس بێن ئەنا سەرێکی ترین چاشتی شەلەمینە بێ و دۆینی ئەی هەردوو ئیسە واردەی مەرغوبە ئەسکەستا و دروست شاکەر و داوەت و کابراایکەرا پێ شەلەمینی بەڵام شەلەمینەوەی واردەیە بێوەی و بێمزەڕەتە یعنی ئینە نییە چرب بۆ و خراپ بۆ پێزەختی و اونە خراپ بۆ مەزان و پێشەکرێ و دەوێنێ پێگرچیبی بەڵام هەورامان و ئۆدیمی هیچا ئی عرف و عاتە و شەشا منن کویسان و ئینیشا دروستی کەرا دۆینێ بە زیاتر چونکە حیوانداری کۆتەنەوە ئۆدیم لا ئێمە کەس بێن ئێمە شەلەمینە چێ وەشەکەرا بەزمەکە وەسای
یعنی عال وەشکەرە بەڵام دۆینی مەزانە ئەیسە وەشەکەرا ژەنیسی ماسوودووەکە نیان نەکە وەشکەرە ئاری چۆدیم بە کاملی هۆرامانوەدیم گرچێ و شامەنە گر کەلتورێ و چاشتەگرەکیش ئاماچ چاشتەگری شەلەمینە نەدانە دوێنێ مثلن چی فرینی کە وشکی شاکەرا پێ زمسانەکەی بەکار شامارە گیانم لەی غريب وانا كم بو سنيكي وسات خواخاي رجع رفيقي يا عزيزي يا سنيتو يا نملي وینەرە وەشەویسا بەرنامە و هەوار و هەورامانی جە درێژە و بەرنامەکەیمانە چەنی مێمانە وەشەویسەکامە باس و خواستێ ماکرد سەر و ئا واردەمەنیە وشکریاوە کە جەوەرزەکە و وەهاری و هامنینە وشکرێنێنەوە و زمسارێ نەپسە شەوچەرەی بەکار ئامێنی و وریێنی هیوادارێن مێ تاوا بۆمە ئەندازێوە کەم ئەچی بەرهەما چی بەربوومە خۆماڵیە چی بەربوومەیە کە وەشکریا و دەست و خود و هەورامیەکانی کە هەر وێشە ڕناشا وێشا وش شاکەراوە وێت چاور شاگێرە هیوادارێن مێ بەرنامەکەمە تاوا بۆش بەشێ تەرجێ جوانی و کولتور و ڕەسەنایەتی و جوانیەکە و هەورامانی نیشانە وشمە بوو تا بەرنامەوەتەر و تا ئەڵلقێوەتەر گریاگێتا بە خوای گەورەی مسپان بێ هەمیشە وەشی و شادی نەبیدێ